بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئێمە هەر سێلایەنی بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی لەسەر شێوازی پرۆسەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە سنووری قەزای سۆران و دەوروبەری بۆ چوونەکانمان لەو خاڵانەی خوارەوە دەخەینە ڕوو. یەکەم، سەرەتا سوپاس و پێزانین و خۆمان ئاڕاستەی تەواوی دەنگدەرانی خۆشەویست دەکەین کە بە شێوازێکی یاساییانە ڕوویان کردە سندوقەکانی دەنگدان و دەنجی خۆیاندا. دووەم، ناڕازی و نیگەرانی خۆمان ڕادەگەێنین لە ئاست ئەو هەموو خوروقات و تەزویر و ساختەکاریە گەورەی کە لەم سنوورەدا بە شێوازێکی پێشوەختە بەرنامە بۆ دانرا و ڕێکخرا و ئەنجام درا. سێم، نیگەرانی خۆمان دەردەبڕین کە بەشێک لە هێزەکانی ئاسایش و هێزە چەکدارەکانی هەندێک لە بنکەکانی دەنگدان بە ئەرچی یاسایی خۆیان هەڵنەستان و بوونە هۆکاری ئەنجامدانی ساختەکاری. چوارەم، بەداخەوە ئەوەی جێگای نیگەرانیمانە بەشێک لە بریکارەکانمان لەسەر سندوقەکانی دەنگدان کە پارێزەری دەنجی خەڵک بوون و ڕێگریان لە تەزویر و ساختەکاری دەکرد کەوتنە بەر پەلاماری درندانەی کۆمەڵێک چەکداری سەر بەدەسەڵات لەم سنوورە کە پارتی دیموکراتی کوردستانە. پێنجەم، جێیداخە کە بەشێک لە کارمەندانی کۆمیسیۆن بەهۆی پابەندبوونیان بە ڕێنماییەکانی کۆمیسیۆنەوە دووچاری هەڕەشە و چاو لێ سوورکردنەوە بوون. شەشەم، سەرسامی خۆمان دەردەبڕین کە بەشێک لە فەرمانبەرانی کۆمیسیۆن کار ئاسانیان بۆ کاری تەزویر و ساختەکاری دەکرد لە کاتێکدا کە چەندین بەڵگەنامەی ساختەکاری دەستیان بەسەر داگیرا، بەڵام نەمان بینی کەمترین ئیجراعات لەبارەی ئەو ساختەکاریەوە ئەنجام بدەن. لە کۆتاییدا ئێمە داواکارین لە کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان کە بەدواداچوونی جددی بکات لەسەر ئەو ساختەکاریە گەورەی کە کراوە و سەرجەم دەنجی ئەو سندوقانە پوچەڵ بکاتەوە کە سکاڵای یاساییان لەسەر تۆمار کراوە. سکاڵا تۆمار کراوە لەسەر ئەو بنکانەی کە زۆر خڕوقاتیان تێدا کراوە، چەندە خڕوقاتەکان زۆر بوون، بەڕاستی دوێنێ وەکو جەبهەیە کوابوو، بریکارەکانمان لەژێر هەڕەشە بوون، لە مەترسیشدا بوون، لە هەندێک شوێن ناچار بین کە بە خۆمان بچین بیان هێنینەوە، هەڕەشەی زۆریان لەسەر بوو، بەڵام لە هەندێک شوێن لێیان درا بریکاری هەر سێلامان و خۆشبەختانە سکاڵا تۆمار کراوە. ئومێد دەکەین کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بەدواداچوونی جددی بۆ ئەو سکاڵایانە بکە و ئەو سندوقانەی کە سکاڵای یاسایی لەسەر تۆمار کراوە و سکاڵاکان بەڵگەی واقعی و مەلموسی پێوەیە پوچەڵ کاتەوە دەنگەکان و سوپاسیانەکەین لەو کاتدا.